ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێت تۆفیقم لەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر کەرکووک لە کارنامەی کورد لە حکوومەتی داهاتوودا لە عێراق. ئەومان نەزانین لە ئێستادا لە سەروبەندی پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقین لەلایەن هێز و پێکاتە و لایەنە سیاسەکانی عێراق. کوردیش وەک بەشدارێکی سەرەکی لە حکوومەتی داهاتووی عێراق پشک و بەرکەوتەی خۆی هەیە. ئەوەی کە کورد بەلایەوە گرنگە لە گفتوگۆکردن و هەروەها لە دانوستانەکانی لەگەڵ لایەنی سیاسی شیعە و سونە بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی ئەجەندایەکی فراوانی هەیە کە خۆی بینێتەوە لە داواکانی خەڵکی کوردستان و هەروەها مادە دەستوریەکان و هەروەها ئەو مادانی کە پەیوەندیان هەیە بە کێشەی کورد بە دیاریکراوی لە ناوچە کێشە لەسەرەکان و هەروەها کەرکووک تا چەند کورد ئەتوانێت لە ئەجندای خۆیدا ئەم جاری گفتوگۆکانی لەگەڵ بەغدا بە تەواوەتی جێگیری بکات. ڕاستە لە ڕابردوو مادەیەکی یاسایی هەبوو کە 140 بووە بۆ چارەسەرکردنی کێشەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان، بەڵام تا چەند ئەو مادەیە توانیم کێشەیە چارەسەر بکات. کورد بەدەر لە پۆست و پلە و ئیمتیاز و شایستەی دارایی ئەجنداکەی خۆی بە مادەی 140 و هەروەها کێشە دەستوریەکانی دیکە لەگەڵ بەغدا چۆن ئەتوانێ قاڵ بکە و گفتوگۆکانی بۆ ئاراسەیە بێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر ئەمین عەزیز مامۆستای زانکۆ کە بە سوپاسەوە جەنابیان لە شاری کەرکووک لەگەڵم. دکتۆر سڵاو دەبێ سوپاس. هەروەها کاکشوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان بە سوپاسەوە جەنابیشان لە شاری هەولێر لەگەڵمان. کاکشوان سڵاویش جەنابەت بێ. سەرەتاگەر لە دکتۆر ئەمینەوە دەست پێ بکەم. دکتۆر ئێستا زانین ینی کورد لە گفتوگۆ و دانوستانە لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق شیعە سونە بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی. بەڵام ئەوەی کە گرنگە و زۆرێک لە چاودێرانی سیاسی ینی بە گرنگ باسی ئەەکەن و ئەیانەیە کورد بیکاتە ئەژندای سەرەکی بۆ ئەم گفتوگۆیانە لەگەڵ لایەنی شیعە و هەروەها سونە بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق کەرکووک و مادەی 140 و ناوچە کێشە لەسەرەکانە. ئەتوانین بڵین کورد ئەتوانێت ئەمە بکاتە ئەجندای سەرەکی خۆی بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا یاخود نەخێر کۆمەڵی خاڵ و مادەی دیکە هەیە ئەمانەش گرنگن بۆ کورد بەڕاستی. بەڵێ سوپاس بۆ ئێوە، سڵاو لە ئێوە و لە بینەرانی کورسات نیوز. لە ڕاستیدا کاری ئەم جارەی کورد لە بەغدا سەختە، لە جیاوازی هەیە لە جارەکانی تر لەبەر ئەوەی ئەو کێشانەی کە کەڵک بوونە بۆ چەندەها ساڵە لە بەردەم کووردا و ئەو حکوومەتە یەک لە دوایەکیانەی کە دروست بوونە لە بەغدا و بە تایبەتی کابینەی چوارەم و پێش ئەوەی کە ڕوویدا لە 2017 کۆمەڵی کێشەی قورسی جێهێشتووە و کابینەی ئەم جارەی حکوومەتی بەغدا حکوومەتی پێنجەم کۆمەڵێک کاری قورس هەیە لە بەردەمیە ئەبێ کورد زۆر بە وردی مامەلە لەگەڵ ئەو جۆرە کێشانەدا بکات. یەکێ لە خاڵە هەرە گرنگەکان کە کورد ئەبێە هێزە کوردیەکان ئیشی لەسەر بکەن پاراستنی یەک ڕیزیانە و داواکاریەکانیان یەک بخەن و ئەوانەی کە زۆر گرنگن ئەو داواکاریانە ئەو کێشانەی کە زۆر گرنگن و ئەم ناوچانە کە بەدەستەوە ئەناڵێنن ئەبێ لە پێشەوەی داواکاریەکانی هێزە کوردیەکان بێ لە بەغدا. بێگومان مەوزوعی کەرکووک هەرگیز خاڵی هەموو جارێک خاڵی خلافی بووە لە بینی شۆڕشی کوردی و لە بینی حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراقدا هیچ کاتێک ڕێک نەکەوتونە لەسەر چارەسەرێک بۆ کەرکووک و ئەو ناوچانەی کە ناوچەی کێشە لەسەری پێ ئەڵێن یان ناوچە کێشە لەسەرەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. بۆیە ئەم جارە ئەبێ پایداگیری بکەن لەسەر جێبەجێکردنی مادەی 140 و بەڕێوەبردننی ئەو ناوچانەی کە پێش 2017 لەلایەن هێزی کوردیەوە ئەبرا بەڕێوە لە دەسەڵاتی کوردیەوە ئەبرا بەڕێوە لەگەڵ هەموو لە حەزاتێکمان لەسەر چۆنێتی بەڕێوەبردننی ئەو جێگایانە کەرکووک و ناوچەکانی تر کە چەند هەڵەیەکی استراتیجی کرا لەلایەن ئیدارەی ئەو جێگایانەوە بەداخەوە
بووە خاڵێکی زۆر خراپ وەشکایەوە سەر هێزە کوردیەکانە بەگشتی بە تایبەتی ئەو هێزانەی کە ئەو جێگایانەیان ئەبردەڕێەوە. بۆیە لە دوای 2017ەوە تا ئێستا ئەم ناوچانە ئەناڵێنن بەدەستی کۆمەڵێک کێشەوە و یەکێ لەو کێشانە کێشەی تعریبە، کێشەی ئیدارەیە، کێشەی نەبوونی دەسەڵاتی کوردیە لەم جێگایانە، بەشداری نەکردنی کورد لە زۆرین ئەم ناوچانە، دەرکردنی زۆر لەوانەی کە ئیدارەی ئەو شارانیان بەدەستەوە بوو، چ لە ئیدارەی پارێزگاوە قایمقامێتەوە ناحیەوە تاوەکو بگاتە فەرمانبەرێکی تر بەڕێوەندەرێکی بچووک بەداخەوە هەوڵیان داوە هەموو ئەو کاربەدەستە کوردانە لەو جێگایانە دوور بخەنەوە و کێشەی خوێندنی کوردی و کۆمەڵی کێشەی تر هەیە. بۆیە ئەبێت ئەم جارە خاڵی گرنگی دانووسان و تەفاهمات لە بینی هێزە کوردیەکان و حکوومەتی پێنجەمە کابینەی پێنجەمی عێراقدا ئەبێ ئەو خاڵانە بێ کە ئەو ناوچانە ئەگرێتەوە. و پێم باشە من ئەو کەسانەیش کە پۆست وەرەگرن لە بەغدا ئەم جارە پۆستیان پێدرێت چی وەزیر بێت، چی وەکیل وەزیر بێت، چی مدیرعام بێت، خەڵکی ئەو ناوچانە بن بە زۆری، چونکە ئەوان زیاتر لە معاناتی ئەو خەڵکە ئەزانن کە ئەو ناوچانەی کەتیای ئەژێن. بەڵێ دەست خۆش دکتۆر ئەمین دێمەوە خزمەت جەنابەت. کاک شوان محەممەد، ینی بۆ نمونە ئەولەویەتی کورد ڕاستە ینی لە زۆرێک لە گفتوگۆ و دانووسانەکان لەگەڵ لایەنەکانی پێکێنەری حکوومەتی عێراقی بە سوننە و شیعەوە زۆر جار پۆست بۆ و زۆر جار ینی دەستکەوت و شایستەدارایەکانی خەڵکی کوردستان بوو. بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە وەکو دکتۆر ئەمین باسەکە بۆ نمونە ناوچە کێشە لە سەرەکان و کەرکووک کە هەمیشە خاڵی ناکۆشی کورد و ناوەند و بەغدا بووە لە سەردەمانی ڕابردووە لە ئێستاوە لە داهاتوش دڵنیاین هەروەها بێ. پێ دوایە ینی وەفدی دانووسانکاری کورد ئەگەر چوونە بەغدا ینی ئەولەوێتیان کەرکووک و مادەی 140 بێ یاخود نەخێر پێداگر بن لەسەر هەندێک مادە و خاڵی دیکە کە گرنگە بۆ کورد. سڵاو لە بینەران لە مامۆستای بەڕێز. بەڕێزم لە ڕاستیە کورد استراتیجی بۆ دانووسانەکانی نێوان خۆی و بەغانیە. ئەمە یەک. دوو هەموو جارێککە وەفدە نێرێت وەفدەکە ئەگۆڕێ و ئەمە واکە ئەم وەفدانە نەتوانن لەسەر بنەمایەکی مێژووی و بە شێوازێکی دیکۆمەنتاری بتوانن لە گفتوگۆ لەگەڵ بەرامبەرەکان بکەونە حیوار و گفتوگۆوە. سێەم کورد لە ئیستا و لە ڕابردوش وەفدەکانی ڕابردوش فایلەکانیان بریتی نەبووە لە فایلی خاک نیشتیمان و گەڕانەوەی ناوچە جێناکۆکەکان و قەزێ نیشتیمانیەکان، بەڵکو فایلەکانیان بریتی بووە لە فایلی داواکاری حزبی و داواکاری پۆست و پلە و پارە. ئەم قسانە هیچ ناحەقیق نییە بەرامبەر ئەم دوو هێزە کە لە ڕابردوو مفاوەزاتیان لەگەڵ حکوومەتی عێراق کردووە بە بەڵگەی ئەوەی کە ئێمە لە 15 ساڵی ڕابردوو یەک هەنگاویش لە مەسلەی نیشتیمان و گەڕانەوەی خاک نەچوینەتە پێش، بەڵکو بە پێچەوانەوە پاشەکشەی زۆر گەورەمان کردووە و ئەو ئیدارە و دەسەڵاتە ناوچەیانەی کە لە منتیقەی کێشە لەسەرەکان بەدەست کوردەوە بوو بینیمان لە دواییە لە پرۆسەی 16 ئۆکتۆبەر و ئەوانە هەمووی تەسلیم بە حکوومەتی عێراق کرایەوە و ئێستا کورد لەو ناوچانە نەک دەسەڵاتی نییە ڕۆژانە تعریب بەرامبەری جێبەجێ ئەکرێ و نەک لە دەسەڵاتان نییە غەدری لێکرێ، مافی پێشە لەکرێ و ئیستفزازەکرێ، هاوڵاتیەکانی لە مافی ئاسایی خۆشی بێبەشەکرێن. ئەمە ئەو ڕاستیەمان پێڵێکە ئەم دوو هێزەی کە لە ڕابردوو بەرپرس بوونە لە هەرێمی کوردستان و لە دانووسان لەگەڵ حکوومەتی عێراق دانووسانیان کردووە نەک سەرکەوتو نەبوونە بەڵکو فەشەلیان هێناوە. باشە لە ڕاستیە کورد و هەرێمی کوردستان هەرێمی کوردستان پێویستی بەوەیە تیمێکی دانووسانکاری هاوشێوەی سایب عەرقاتی فەلەستینی هەبێ و ئەو تیمە نەگۆڕێت و ئەو تیمە بەدەربێ لە داخوازی حیزبەکان و ئەو تیمە فایلی نیشتیمانی پێبێ و ئەو تیمە بەڵگە و ئەرشیف و دیکۆمنتاری گەورەی پێبێ بتوانێت لە دانووسانەکانە سەرکەوتوو بێت.
بەڵێ جەنابەت پرسیار بەڵێ ینی هاوشێوەی فەڵەستین و هەرێمی کوردستان لەوە چێ ینی ڕاستە لە گفتوگۆ و دانوستانە ئەگەر عەرەب تا ڕادەیەک توانی بێتی لەگەڵ ئیسرائیل لە هەندێک ڕۆ سەرکەوتوو بێ بەڵام ینی خۆمێژوو سەلماندی ئەوە تا هەرزلی هێزەکان بوو کە نەیانێژ فەڵەستین بێتە دەوڵەت و نەشیانێژە و دانوستانە سەرکەوێ خۆ بۆ قەزەی کەرکووکیش وە کورد لەگەڵ بەغدا هەمیشە ڕۆڵی ناوچەکە و هەرێمایەتی و زلێزەکان ئەمانە ینی باڵادەست بوون لە یەکلایکردنەوە ئەم کێشەیە ینی پێدوانیە تا ڕادەیەک غەدری ژەکرێت لە سەرکردایەتی ڕابردووی سیاسی کورد چکە ڕاستی هەوڵێکی زۆریاندا و زۆربەی شۆڕشەکانی کورد لەسەر کەرکووک بووە و لەسەر کەرکووکی ژەر ینی شکستیەناوە زۆرێک لە سەرکردەکانی کورد لە کاتی نووسینەوەی دەستورە ئەوەی کە پێداگریان لەسەرکرد مادەی 140 و ناوچە کێشە لە سەرەکان بوو بەڵام ینی من پرسیارەکەم بەمێ وەها بێت لە جەنابە کاکشوان ئەوەی کە نەیویستوە مادەکە جێبەجێبێ بەغدایە یاخود لایەنی سیاسی هەرێمی کوردستانە یعنی ئێمەش کەم تەرخەم بووین زانی چۆنە طبعا بە تاکیدی من ئەرکی سەرشانمە لێرە دانیشتم قساکەم قسەیەک نەکەم بێوجدانانە یان دوور بێ ئێستا ئەو بینەرەی کە ئەم بینێ بڵێ ئەم پیاوە زۆر بێوجدانانە قساکە ئەوە تا کەرکووک گەڕاوەتەوە ئەوە تا مافەکانمان بەدەست هاتووە ئەوە تا ئێستا ناوچە کێشە لە سەرەکان لەژێر دەسەڵاتی کوردایە و ئەمە ئەم پیاوە لەوە هەم قساکە نا ئەوەی من ئەیڵێم حقیقەتی مەسلەکەیەکە وەکو کەرکوچیەک کە لە 20 ساڵی ڕابردوو لە کەرکووک بوومەوە لە ناو پرۆسی سیاسی بوومەوە کارم کردووە و دەیان جار و سەدان جار لە دیدار و چاو پێکەوتن و کۆڕ و کۆبنەوەکان باسی ئەومان کردووە کاکە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان قەزەیەکی گەورەیە پرۆسەیەکی گەورەیە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد بەقەد گەورەی ئیتیمامی پێ بدات و بەقەد گەورەی بەرنامە و پلانی بۆی هەبێ و پرۆژەی نیشتیمانی و استراتیجی گەورەی بۆی هەبێ بەڵام ئەمانە من پێت ئەڵێم بە هەموو بینەرانی ئەم کەناڵە بەڕێزەشی ئەڵێم ئەمانە لە لای سەرکردایەتی کورد بوونی نەبووە لە ڕابردوو نیشیەتی ئەوەی توانیان لە دەستورە مادەی 140 جێبەجێ کرد خستیانە مادەکەوە بەڵام نەیان توانی لە وادەی خۆی کە 2007 کۆتایی مۆعیدەکەی کە بۆی دانراوە هەنگاوێکیش بچنە پێشەوە ئەمە لەلایەکی تر ئەم دوو هێزە ئەوەندەی ئاڵانە ململانی یەکتری و یەکترشکاندن و دووبەرەچی و بەرژەوەندی حزبی و شەخصی ئیمتیاز ئەوە نەیانتوانی پرۆسە نیشتیمانی گەورەکە تەکام بدەن بۆ پێشەوە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی پۆل بریمەرە لە کتێبەکەی لە 1 ساڵەکەم لە عێراق ئەڵێ سەرکردایەتی کورد هاتن داوای خاچیان نەکرد داوای پارەیان کرد لە ئیستاشدا لە ڕاستیە من گەشتبین نیم بە پرۆسەی سیاسی لە عێراق و پێم وایە لە عێراقا منطقی سیاسی و دیبلۆماسی و شتی مێژووی نایخوا بەقەت ئەوەی منطقی هێزەی خوا ئێمە لە 2014 بەهۆی شەڕی داعشەوە منطقی هێزمان سەپان لە ناوچەکان و دەسەڵاتی کوردستان هاتە ئەو ناوچەیە و لە 2017 کاتێ داعش نامێنێ منطقی هێز دێت ئێمە دەرەکا لەو ناوچانە و هەموو ئەو بەرژەوەندیانەی هەمانە پێشەلێکە و تەعریبێکی نوێ کە بەشایەدی هەموو هێزە سیاسیەکان هەموو لایەنە سیاسیەکان هەموو کوردێک هەموو خەڵکێکە ئەخوێنێ و ئەنووسێ و ئەبینێ لە ئێستادا تەعریبێکی منەظەم و بە بەرمەجەکراو لە ناوچە جێناوەکان جێبەجێ ئەکرێ ئێکاکە لە کاتێکە تۆ هاوبەشی لەگەڵ ئەم کەساناکی کە ئەوان تەعریبی تۆەکەن بۆیە منطقی هێزە ئەمە هێزە وامان لێکە ئەوەی تر لە ڕاستیە بەڕێزم ئێمە پێمان وانە بێ ئێمە لە ئیستایە شیعەکان بوونەتە دوو بەشەوە و ئێمە ئەتوانین سیاسەتێکی یاریەکی سیاسیانەی منطقی لە بینانا بکەین و بتوانین لە بینی دوو شەقبوونی ئەوان ئێمە بەرژەوەندەکانی خۆمان بەرینە پێش هەر وەکو لە چەند ڕۆژی ڕابردوش بینیمان کورد ناتوانێت ئەو یاریەکەرە سیاسیە بێت لە عێراقا و سوود لە بەرژەوەندەکانی ئەوان بدرینێ بەڵکو لە ئێستای ڕەنگە هەوڵ بدەن بۆ ئەوەی نێوماڵی شیعەڕێک بخرێتەوە و لە ڕابردوش تەسحەیەکی زۆر درا قوتێکی زۆر ئیمکانێتێکی زۆر لەوە سرف کرا کە نێوماڵی شیعەڕێک بخرێ نێوماڵی سونیڕێک بخرێ لە کاتێکە بزەبت ئەوان کە یەک ئەگرن زەرەر لە بەرژەوەندەکانی کورد ئەدەن لەبەرەوە منطقی سیاست منطقی ململانێ ئەوەیە کە بەڵێ کاکشوان نارەکان من ڕێزیان لێ دەگرم ناڵێم دوژمن نارەکانمان
پەرت و بڵاو بن و نارەکانمان یەکگرتو نەبن بۆ ئەوەی ئێمە سوود لەو ململانیە سیاسیەی ئەوان وەرگین بتوانین بەرژەوەندی ملەتەکەمان شتەکانی خۆمان پێش بخەین. دەست خۆش دێمە خزمەت جەنابەت کاکشوان بۆ هەندێ پرسی گرنگتر. دکتۆر ئەمین، ینی بۆ نمونەوە تا ئەوەی کە کاکشوان ئاماژەی پێکاوە زۆرێک لە چاودێرانی دیکەی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش سەبارەت بە دۆخی ناوچە کێشە لە سەرەکان و هەروەها ئەو پەیوەندی کە زۆر جار هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیبووە بە هەندێک لە هۆکارەکان نەیتوانیوە فشار یاخود کارتێکی فشار بەرامبەر بەغدا بەکاربێنێ کە مادەی 140 وە کێشەی ناوچە جێناوەکان چارەسەر بێت. ئەنی ئەپرسم ئاخۆ هۆکارە دەرەشیەکان یاخود ململانێ ناوخۆیەکان ئەمانە هەموو فاکتەر بوون بۆ ئەوەی کە نەتوانراوە مادەی 140 یاخود ئەجندای پەیوەندی وەروەها دانوستانی کورد لەگەڵ بەغدا میحوەری ڕئیسی دانوستانەکان یاخود چەقی دانوستانەکان کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان بێ؟ لە ڕاستیدا من ئەوەنە ڕەشبی نیم بەرامبەر ئەو هێزەی کە ئەچێتە بەغدا، هێزی کوردی کە ئەچێتە بەغدا، هەرچەندە خۆ ملاحەزات زۆرە لەسەر دانوستانەکان، لەسەر هەڵسوکەوتی هێزە کوردستانیەکان لە بەغدا، تەعاملیان لەگەڵ هێزەکانی ترە ملاحەزاتی زۆریان لەسرە، بەڵام بەو شێوەیەش نییە، ینی داوای هیچ مافێکیان نەکردی بێت و تەنیا بۆ پارە و پۆست و پلە ڕۆیشت بێتن. نەخێر بەو شێوەیە نییە. لە ڕاستیدا ئەبێ بەرامبەرەکەشمان بخوێنەوە. بەرامبەرەکەمان تا چەند ڕازگۆ بووە لەگەڵمانە لە کاتی نووسینی دستورە. بەرامبەرەکەمان کە معارەزە بوونە لەگەڵ ئێمە لە دەرەوەی عێراق کاتێک هێزە کوردستانیەکان دژی ڕژێمی بەعس وەستاونە، ئەوانیش وەکو هێزە کوردیەکان دژی ڕژێمی بەعس وەستانە و دانیان بەوە داناوە کە کوردیش یەکێکە لەو ملەتانەی کە مافی خوراوە و لەلایەن حکوومەتی بەعسەوە زوڵم و تعدای لێکراوە و کوژراوە و کیماباران کراوە و خەڵکی ئەنفال کراوە و کوڕی گەنجی ئەم جێگایانە شەهید کراوە. بەڵام کاتێک کە لەو ئیتیفاقانەی کە کرا لەگەڵیانە پاشگەز بوونەوە، ئێمە تەنیا عیتابیان چۆن ڕێڕەخنە لە لایەنە کوردستانیەکان نەکەین کە بڵێن بەس ئەوان کەم تەرخەم بوونە، نەخێر بەرانبەرەکەیشمان ئەندام پەرلەمانی وا هەیە سوێنی خواردووە و بۆتە ئەندام پەرلەمان و سوێنی خواردووە کە دەستور جێبەجێ بکا و مادەکانی دەستوری بپارێزێ، بەڵام چەنەها جار دەرەچێت لە کەناڵەکانە فەخر و شانازی بەوە ئاکات کە مادەیەکی دستوری هەیە کە مادەی 140 لە ئەو توانیەتی بەرەنگار ببێتەوە نێشتێ ئەو مادەیەت جێبەجێ بکرێ. بەڕاستی کەم و کورتی لە لایەنی خۆمانیشۆ هەیە کە مادەی 140 جێبەجێ نەکراوە، یان کێشەی ناوچە جێناکۆکەکانی دەرەوەی هەرێمی کوردستان چارەسەر نەکراوە، تەقسیری خۆمانشیتیایە. بەڵام ئەبێ بەرامبەرەکەش ببینن بە بەرامبەرەکەش ڕازگۆ نەبووە لەگەڵمانە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد. هەر ئەوەنە ئیشی بە ئێمە بووە و لەگەڵمانە بووە تا چۆن ئەڵەی باری خۆی بار کردووە، کاتێ باری خۆی بار کردووە گوێی لەوە نەبووە کە باری ئێمە لار بێت. باشە ئەی کاگ دکتۆر، ئەو قسەیە تا چەند ینی دروست ینی زۆرێک لە خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکانی کوردستان ینی ڕۆیایشی سەیریانەیە، دەڵێن ئەگەر بەغدا ناکۆشی تێدا بێت لە نێوان لایەنەکان و بە دیاریکراوی لە نێو ماڵی شیعەڵە ئەگەر پەرد بن و یەک نەبن ئێمە توانین داواکانی خۆمان لێ بسەپێنین. بەڵام خۆی پێچوانی ئێمە ڕاستە زۆر جار ئەگەر ماڵی شیعە یاخود سونە و شیعە ڕێک نەبن، کورد قەت نەیتوانێەوە داواکانی لە بەغدا بەدەستبێنێەوە، نەیتوانیوە گفتوگۆ و دانووسانێکی دروستیان لەگەڵ بکا بۆی کە بتوانێ مافەکانی خۆی بەدەستبێنێ لەگەڵیاندا. ڕاستیەک هەیە، ئەوش ئەوەیە کە ئەمەی لە عێراقا هەیە کە ئەم هێزانەیە هێزی کوردیە یا هێزی عەرەبی سونەیە یا هێزی شیعەیە یا تورکمانە یا لایەنەکانی ترە، هەموو لەم وڵاتە شەریکن. ئەوەی تووشی ئەم وڵاتە بێت لە نەکسە و لە ئەزەماتە هەمووی ئەگرێتەوە، بەڵام بە یەکسانینە هەر یەکەی بە گوێرەی ئەو کێشەی کە ڕوو ئەدات. ینی هەر کێشەیەک تووشی بەغدا بێت، قەیرانی سیاسی بێ، قەیرانی دارایی بێ، ئەمنی بێت، لایەنەکانی تریش ئەگرێتەوە، بەڵام بە فەرق و جیاوازێکی زۆر. ئێمە قەت تەمەنای ئەوە ناکەین کە هێزەکانی تر لە بینی خۆیانە خراپن یان یەک بکوژن، بەڵام هەر کاتێک ئەوانیش یەکگرتو بوونە لە بینی خۆیانە توانیانە کۆمەڵێک بڕیارات، کۆمەڵێک قەرارات، کۆمەڵێک داواکاری خۆیان جێبەجێ بکەن بەبێ ئەوەی حیساب بۆ لایەنی کوردی بکەن. ئەوەی کە بینیمان لە 2017 کە کرا دەربارەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان دوای ئەنجامدانی ڕفراندۆم، ئەوەی کە بینیمان دوای ئەوەی لە شەڕی داعش ڕزگاریان بوو، هیچ حسابێکیان نەکرد بۆ ئەوەی کە کورد توانێتی ئەم ناوچانە بپارێزیە. کەرکووک کێ پاراستی ئەگەر کورد نەبووایە؟ خورماتوو کێ پاراستی ئەگەر کورد نەبووایە؟ خانەقین و جێگاکانی تر کێ پاراستی ئەگەرە
ئەگەر هێزی کوردی و پێشمەرگە نەبووە بەڵامان هیچ حسابێکیان بۆ ئەوە نەکرد پێمانیان نەوت باڵتان ئاوا بێ ئەم جێگایەنەتان پارێز کاتێک هاتن ئەوەی کە نەشیا لەو جێگایەنە ئەنجامیاندا بۆیە بەڕاستی ئێمە تەمەنای ئەوە ناکەین ناوماڵی شیعەتێک بچێت بەڵام دکتۆریانی ئێمە بێ بیر لەوە بکەینەوە دوجار ینی پاراستنی و ناوچانە ئەرچی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ینی ئەمە ئیتر بۆ چاوەڕێی دەستخۆشی لەوام بکەین یاخود ئێمە بۆ ئەبێ وەکو کورد چاوەڕێ بکەین بەغدا بێت مافی ئەم ناوچانە بدا یاخۆتەوە بێ فشار بکەیت کارتێ بەدەستەوە بێت ینی کۆمەڵە ڕێگای دیکە هەیە کە دەبێ بیگریتە بەر لەگەڵ ئەو لایەنانی کە چتە گفتوگۆ لەگەڵیاندا ئێمە ئەوەی کە کارتی فشارە بەهێزترین کارتی فشار ئەوەیە یەکڕیزی ناوماڵی کورد یەکگرتنمان لەسەر پرسە نەتەوەیەتەکان نەک ناکۆکی بکەین لەسەر ئەوەی کە ئێمە پارێزگاری کەرکووک بۆ من بێ بۆ ئەو بێت نەک هەندێ پەرلەمانتار بچنە بەغدا بە کەیفی خۆیان چی عیب و عاری ئەم هەرێمە هەیە بیخەنە سەر شاشەی تەلەڤیزۆنی عەرەبیەکان و بۆ ئەوەی خاڵە زەعیفەکانی ئێمە بخەنە دەستی نەیارەکانمان بەڵێ خۆمان فشار بکەین فشارەکەیشمان ئەوەیە ئێمە یەکگرتوو بین گەورەترین کارتی فشاری ئێمە ئەوەیە یەکگرتوو بین بەڵام بەداخەوە جاری وا هەیە شتێکی پرسێکی سیاسی دێتە پێشەوە هەندێک لەلایەنەکان چاوەڕێی ئەوە ناکەن سەرکردەکانی خۆیان سەرکردە حیزبەکانی خۆیانیش تەسریح بدەن ئەکەونە تەسریحدان و دژی یەکتری و نیشانی دوشمنەکان ناڵێم دوشمن نەیارەکانمانی ئێمەی ئەدەن کە ئێمە لە بینی خۆمانە هیچ لایەنێکی کوردی لەم وڵاتەیە لەم هەرێمەدا لەم ناوچانەدا یەک نییە و دژی یەکترن بۆی ئەوانش کار لەسەر ئەوان ناکەن و زیاتر قوڵیەکەنەوە و زەعیف و لاوازمانەکەن خاڵی بەهێزی ئێمە یەکگرتنی ئێمەیە داواکاریەکانمان داواکاری ڕەوا بێ ئیتر بڵێن بەسە ئەوانەی کە ئایانویست دەوڵەمەند بن و بوونە خاوەن پارە و پول و بوونە خاوەن زەویت بەسە خواردیان دواییش ئەم وڵاتە ئەم جێگایانەیان جێیشت و چوونە لە جێگایەکی ترە ئێستا ئەوەی کە دیفاع لەم جێگایانە ئەکا ئەوەی کە داکۆکی لە مافی کورد ئەکا ئەوەی کە داکۆکی لەم ناوچانە ئەکا کە سوکاری دڵسۆز و کە سوکاری شەهیدن بۆیە ئەبێ ئێمە بەرنمەیەکی خۆمان هەبێ ڕێککەوتنێکی بەهێز بکەن لە بینی خۆمانە ئەوەی کە بەڕەچاوی بگرین و ئیتیفاقی لەسەر بکەین ئەم ناوچانەیە کە کێشەی هەیە ئەم کێشانە لە بەغدا چارەسەر بکرێت و یەکدەنگی ئێمە باشترین هێزە و باشترین فشارە بۆ سەر بەرامبەر نەیارەکانمان کە نەیانەوێت تاکو ئێستا مافی ئەم ناوچانە بدەن. زۆر باشە دەست خۆش دکتۆر کاکشوان ئەی زۆر جار ینی کاتێک کە باز لە نێوماڵی کوور دەکەین باز لە نێوانی یەکێتی و پارتیەکرێ هەمیشە بەڵام خۆ کۆمەڵە لایەنی دیکەشێ لە هەرێمی کوردستان پێ وایە ینی کۆدەنگی سەرجەم لایەنەکان بە یەکێتی و پارتی شەو لە هەرێمی کوردستان لەسەر دۆخی کەرکووک ناوچە کێشە لە سەرەکان گفتوگۆمان لەگەڵ بەغدا دانوستانمان لەگەڵ لایەنە شیعە و سونەکان وە دیاریکراوی لەگەڵ شیعەکان بۆ پێکەنانی کابینی نوێی حکوومەتی عراقی لە ئێسادا ئەمانە هەمووی لەبارن لە هەرێمی کوردستان و هەموو لایەک ئامادەی تێدایە بۆی کە بە یەک دەنگ بە یەک هەڵوێز بچنە بەغدا بۆ ئەمە بەسە یاخود نەخێر بەم شێوازە نییە و هەمویان لەژێر چەترێکان نەیانتوانێت کۆ ببنەوە. سوپاس دیارە مامۆستا بەڕاستی زۆر جوان قسەی کرد من دەستخۆشی لەکەم لە ڕاستیە بۆ وڵامی پرسیارەکەی جەنابێت کەشوهەوای سیاسی لە هەرێمی کوردستان لەبار نییە و ناوماڵی کورد ڕێکخرۆ و تەبان نییە و کێشەکانی هەرێم کەڵەکە بوونە و کێشەکان لەوە گەورەترن کە بەڕاستی ئەوەی لە ئەعلام باسێکەن و ئەوەی کە بە دەلیلی ئەوەی چەند ڕۆژ پێشتر ئەم دوو هێزە کە نوێنەرایەتی کوردەکەن وەفدێکیان تەشکیل کرد چوونە بەغا هەروەک وترا وەفدەکە تەنها لە ناو فڕۆکەکە پێکەوە بوون کە دابەزین لێک جیابوونەوە من دەمەوێ ینی هەندێک پرسیاری ینی وڵامەکانم بە هەندێک پرسیار دەست پێ بکەم یەکەم ئەوەی کە پێ وترێ ڕێخستنی ناوماڵی کوردی و یەکگوتاری و یەکگرتووی بەڕاستی تەنها قسەی سەر ئیعلامە و قسەیەکە لە شێوەی چەترێک بۆ ئەوەی لە ژێریە هەرچی نایەکگرتووی و ناموسەجیمی و ناڕێکی هەیە جێبەجێیەکەن تەنها بە یەکتریە فرۆشنەوە دەبێ ئێمە یەکگرتوو بین و من یعنی پرسیارەکەم لەوە دەست پێکەم 15 ساڵە ئەم دوو هێزە ئەڵێن با یەکگرتوو بین لە بەغا بەڵام لە هەموو نوقتە سەری دێرەکان یەکگرتوو نابن و
وەکۆڵێ ژانەخەنە دڵی خەڵکەوە بە تایبەتیش خەڵکی ناوچە جێ باشە هۆکاری چیە بێمتمانەیە کاکشوان حقیقەتێکە لە ڕاستیە من باسم کرد بێمتمانەیەکی تەواو لە ناو هێزە سیاسیەکان لە کوردستان هەیە و هەر وەکو دوێنێکە مەسەلەن برادرانی یەکێتی ئەڵێن پارتی خەنجەریان لە پشتەوە لێداین برادرانی پارتی ئەڵێن ئێمە دەبواە چاوەڕوانی ئەوەمانە کرد با بڵێن تیمی پەرلەمانی یەکێتی باتنایە و دەنگیان بە نوێنەری ئێمە بدایە ئێمە خۆ هەموو خاڵی هاوبەشمانەیە ئەوەی دامان ناوە بۆ بەرژەوەندی کووردە هاوڵاتیەک چۆن بڕوانێ لەم دوو پەیامە دوو هێز نوێنەرایەتیەکە هەردووچی گلەی لێکتریەکە دوو هێز چونەتە بەغا ئێمە من نازانم یعنی کارنامەی ئەم هێزانە چییە ئێستا شتێکیان بەڵاو نەکردەوە بڵێن خەڵکی کوردستان ئێمە چونێتە بەغا لەسەر ئەم خاڵانە لەگەڵ ئەم کوتلەیە ڕێک کەوتوینە من خۆم پێم وایە لە سیاسەتە طبعاً حقیقەتە دۆستی هاوبە هەمیشەی نییە و دژمنی هەمیشەیش نییە ئێمە پێمان وایە ئێمە لە وتاری خۆمانە پێمان وابوو دەبێ ئەم دوو هێزە کارنامەیەکی هاوبەش بنووسن بیدەنە دەست لایەنەکانی شیعە من ئەڵێم شکر بۆ خوا یەک نین ئێستا یەک نین دوو بلۆکی لێک جیان زۆر باشە ئەوەی زۆریش نەیارمانە یعنی ئێستا قوەتی کەمە ئەم دوو هێزە کارنامەیەکی نیشتیمانی جوانیان بنووسایەتەوە سوودیان لە ڕای حزبەکان و خەڵکی ئەکادمی و درسۆزی ئەم وڵاتە وەربگرتایە بچوونە بیان وتایە هەردوو بلۆکەکە بیان وتایە کاکە ئەوە داخوازیەکانی ئێمەیە چێ ئەمە قبوڵەکە ئێمە لەگەڵ یاین نەشەرم ناترس نا هیچ حسابێ بۆ هیچ شتێکی تر ناکەین چێ بەرژەوەندەکانی ئێمە ئەپارێزێ لەگەڵ داخوازیەکانمانە ئێمە لەگەڵ ئەوین بەڵام بەداخەوە ئەم دوو هێزە شتێکیان بەڵاو نەکردوێتەوە من دڵخۆش بووم برادرانی یەکێتی شتی ئەوە شتێکیان بەڵاو کردەوتیان ئێمە ناچینە ناویت حکوومەتێکەوە تاکو و پارێزگای کەرکووک بارودۆخی پارێزگای کەرکووک ئاسایی نەکرێتەوە بەڵام ئایا ئێستا ئەمە لە کوێی دانووسانەکانە کەرکووک لە کوێی دانووسانەکانە لەبەرەوە ئەزیزەکەم ئێمە زۆر خۆمان زۆر قساکەین خۆمان تێکداوە لە کوردستان شەوەش بووینە بەڵام ئەو تیمانەی ئەسنە بەغا ئەوان گرنگن و ئەوان قرار بەدەستیانە و بڕیار لای ئەوانە چەند داخوازیە نیشتیمانیەکان ئەولەوێتی پێدراوە منێک کە تەجروبەی 4 خولی ڕابردووی ئەم دوو هێزەم هەیە 4 خولی ڕابردوو ئەم دوو هێزە چوونە ینی 4 خول ئەکاتە 16 ساڵ ئەم دوو هێزە چوونە بۆ لە دواییە منی کەرکوچی ئێشتا لە ژێر دەستی حەشتی شعبیە یعنی نەتیجەکە ئەمایە من حەقم نییە ئەوان لە ئەعلام دەستکەوتی گەوریان بەدەستهێناوە شانامەی گەورە بڵاوەکەنەوە ئەمە نایخوا لای من ئەوای خوا من ئێستا هاوڵاتیەکم لە کەرکووک ئەوەی فەرمانڕەوایی منەکە پیاوێکی ڕاکان سەعیدە با بڵێن عەرەبە و هێزێکی ئەسکەری لەوەیە فەرماندەکەی با بڵێن دەسەڵاتی فەوقی ئەمنی شارەکەی بەدەسە و ئەو هێزەی لەوێ خەڵکی ناوچەکە نیە غەریبە ئەو فەرمانڕەوایی منەکە و منشیتم بەدەستنی ڕۆژانەش گوندەکانمان چۆڵە کرێ خەڵکەکانمان دەرەکرێ لەبەر یعنی بۆی بزانین هەمووتومانە یعنی قسەکە ئەوە بووە لە ڕابردووش ئەتوانرا ینی کورد بەیەکگرتووی پارێزگارێ بۆ شارە دابنێ بەڵام ئێخۆ ئەم ناتەباییە یاخۆ ئەو بێمتمانەیە و بێسیقەیە لە نێوان نێشێتی و پارتی وای کرد کە نەتوانرێ پارێزگارێکیش بۆ کەرکووک دابنرێ نەتوانرا ڕۆژێ و شارە ئاسایی بکرێتەوە بەڕاستی زانی دروشمێک هەبوو لە عێراقا بە تایبەت ئەوانەی یانوت ئەوانەی کە تاقی کراونەتەوە ئێمە جاریکە دەنگیان نادێنێ و تاقییان ناکەینەوە هەتا ینی لستی مختار سەدر زۆر سوودی لەم دروشمە وەرگرت و فعلەن یعنی توانی دەنگێکی زۆری خەڵکی عێراق بەدەست بێنێ ینی خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی دەبێ ئەوانەی تاقی کراونەتەوە لە بەغا جاریچکە تاقییان نەکاتەوە چونکە ناکرێ ئێمە 16 ساڵمان تێپەڕانەوە 4 خولمان تێپەڕانەوە خولی پێنجەمە ئێمە دەسوتاوی ئەم دوو تیمەین و هەموو جارێکیش باسی یەکگرتووی و کۆمەڵێک کۆبوونەوە مێشکی سەری خەڵکە بن ئێمە ڕێک کەوتوینە دوایش ئەچن لەوێ ڕێک ناکەون و لە بینی پەنجەیانە هەموو مافە نیشتیمانیەکانی کورد تێ ئەپەڕێ وێمە لە دوجارە شەڕ لەسەر ئەواکەین کە ئایا ئەتوانین 200 ملیار بەدەست بێنین یان ناتوانین یعنی ئێستا بەرژەوەندەکانی کورد کەرکووک خاک بابەتە گەورەکان داخوازیە گەورەکان کە لە پرۆسەی سیاسی لە عێراق ئێمە بەتەمای بوون مادەی 140
استحقاقی پێشمەرگە دروستکردنی هێزی پێشمەرگە هەمووی بچووک بۆتەوە لە ئەوەی ئایا هەرێمی کوردستان 200 ملیۆنی بۆ دێ یان نایە ئەمە پاشەکشەیەکی زۆر گەورەیە کورد کردوێتی وە چێش کردوێتی لەسەر دەستی چێکراوە بەڕاستی نابێ ئەمانە جاریکە بچنەوە بەغاو دووبارە لەسەر دەستی ئەم بە ڕێزانە کورد شایەدی دەیان و سەدان نەهامەتی تر بێ یعنی بەنسبەتی ئێمە بە تایبەت وەکو کەرکوچێکان داوامان وابوو خواستمان وابوو پێشبینمان وابوو ئەم جارە ماڵی شیعی دوو بەشە کورد ئەتوانێت زەختی زیاتر بک فشاری زیاتر بک لەگەڵ تەرەفێکیانە ینی بۆ نمونە با بە ڕوونتر بڵێن ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنی لەگەڵ سەدر و حەلبوسی نەکردبا ئەکرا پەرلەمان سەرۆکاتێکی تێپەڕێ بێگومان نەدەکرا کەوابوو دەبێ ئێستا برادرانی پارتی بە خەڵک بڵێن ئێمە دەستکەوتەکانمان ئەمەیەکە لەم بلۆکە بەشداریمان کردووەوە ئەمە ئەوە تا گەڕانەوەی کەرکووکە جێبەجێکردنی مادەی 140 استحقاقی پێشمەرگەیە قوت و داهاتی خەڵکە ئەمانەی جێبەجێ کردووە یان ناچکە تا ئێستا ئەوان هەر مەستی ئەوان کە جێگری سەرۆکی پەرلەمان باشە ئێمە سوپاس یعنی پێخۆشحاڵین کە گەنجێکی کەرکوچی دانراوە کە من تەمەنا ئەکەم برادرانی یەکێتی و پارتی لەم خولەیە زیاترین خەڵکی کەرکووک و ناوچە جیاناوەکان لە بەغادا بنن چونکە وەکو مامۆستا فەرمووی ئەمان معاناتەکان باشتر ئەزانن و دڵنیام زیاتر تەماسیان لەگە خەڵکی ناوچەکە هەیە و ئەتوانن زیاتر ئیش بکەن بۆیە ئێمە پێمان خۆشە ینی ئەمانەوێ چیتر شایەدی دەست بەتاڵی ئەم تیمانە نەبین بەڵکو شایەدی ئەوە بین ئەم تیمانە بەدەستی پڕ بێنەوە و بڕگەی مادەی 140 و هەنگاوەکانی گرنگ جێبەجێ بکەن زۆر باشە کاکشوان دەست خۆش بێت دێمە خزمەت جەنابەت دکتۆر ینی ئەوی کاکشوان ێڵێت زۆرێک لە چاودێرانی دۆخەکەش بە هەمان شێوە ینی بیرروڕاکانیان لەسەر کەرکووک و لەسەر وەفدی دانوسانکار و هەروەها تیمەکانی کە دەچنە بەغدا تا ڕادەیەک بەم شێوازەیە چکەوەی کە دەبینرێک گلەیە وەوەی کە جۆمان لێ دەبێ ینی سکاڵایە بە دیاری کراوی ئێمە گەر دۆخی کەرکووک گۆر بگرین ئەگەر یەکێتی و پارتی و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان تەبا نەبن و دۆخی کەرکووک و ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان نەکەنە ئەولەوێتی کاری خۆیان پێ دوایە ئێسێمە لە 150 خاکەکەمان کە لە دەستداوە ئەویش کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانە لە 150 دیکەی خاکەکەمان کە قەوارەیەشی دەستوری هەرێمی کوردستانە ئەم ئارامی تێدا ئەمێنێ و ئەم پارێزراوی تێدا ئەمینێ و ئەمیش مەترسی لەسەر نابێت لە داهاتوودا بەڕاستی دکتۆرە مینجۆ لێم بوو دکتۆرە مین دکتۆرە مین ئەگەر جۆم لێتە جۆ لە من ببوورە ئەمێ ئەوە پرسیمانی بۆ نمونە ئێستا ئەوەی کە دەگوزارێت لە شاری کەرکووک ینی بێکارەباییە بێ خزمەت گوزاریە ینی ئەوەی کە پەراوێز خراوە نەتەوەی کووردە لەو شارەدا و مەترسیشی گەورە لە ڕابردوو هەبوو کە ئێمە وتمان لە 150 خاچی هەرێمی کوردستانمان لە دەستدا کە ناوچە کێشە لە سەرەکان بوو ینی ئەوەی کە دەوترێت ئەگەر کورد یەک نەبێ و ئەگەر داکۆشی نەکا لەسەرەوەی کە ئەم ناوچانە بە شێوەیەشی دەستوری و یاسایی لە چوارچێوەی مادەی 140 و لە چوارچێوەی گفتوگۆکانی لایەنی کوردی لەگەڵ لایەنی شیعە و سونەدا ڕێک نەکەون ئەوە قەواری هەرێمی کوردستانی ژرات و مەترسی لەسەرە بێ کاکشوان ئەگەر تۆ وەڵام بیتەوە سپاس دەکەم وڵا بەسەر چاو من وەڵام تەدەمە دیارە کاکشوان گوێی لێمان نییە بەڵێ دەنگی تۆ نەبوو بەڵێ 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 دکتۆر ئەزانی چۆنە لە ڕاستیە گلەیەکان گلەی نین بەقەت ئەوەی کە ڕەخنەی منطقین یعنی تێگەشتنە لە با بڵێن لە بابەتەکە لە پاکێجەکە من یعنی دەمەوێت ئێستا ئەمە بە بینەرانی خۆم بڵێم ئەوانەی کە جویان لە منە بڵێم کاکە دڵنیا بن لە گفتوگۆکانی کووردا لەگەڵ بەغایە کەرکووک سنتەر نییە کەرکووک لە ڕاستی قایمەکە نییە ناوچە خاک لە ڕاستی قایمەکە نییە بەقەت ئەوەی پۆست پلا شوێن گرنگەکان و داهاتی ئەوەی کە ئەدرێ بە هەرێم ئەوانە گرنگترە لەلایەن چونکە دیسان دەڵێمەوە کەس نەڵێ ئەمە بێوجدانی کردووە لە چوارخولی ڕابردوو ئەمە وا بووە یعنی خێرا ئەم هێزە ئێستا بتوانێت بەبان ئەم واقعی ئێستای باس بدا بێت مادەی 140 بکاتە سنتەر گەڕانەوەی دۆخی کەرکووک بۆ پێش 2014 نەک با بڵێن 14 پارێزگاکەی کە کورد بوو
هەموو یعنی لە کەرکک هەر بۆ زانیاریتان 100 بەڕێوبەر و بەڕێوبەری بەش و بەرپرسیاری لە کورد وەرگیراوەتەوە. ئێمە بە چەند ساڵتر ئەتوانین بگەڕێنەوە بۆ ساڵی 2014 پێش 2014 بە چەند ساڵی تر ئێمە ئەتوانین بە هەزاران خەڵک تەعین کراوە بە هەزاران عایلەی عەرەب لە مووسڵ و لە تەنانەت لە سووریاشەوە ئەهێنن لە کەرکک دایەنن. ئێمە بەڕاستی خەباتێکی یەکجار زۆر و مادیبوونێکی یەکجار زۆرمانەوێ بۆی بگەڕێنەوە پێش ساڵی 2014 نەک زووتر 14 ئەمە لە لایەکی تر ئەزانی خەڵک ئێستا چی ئەوێ خەڵک ئەوێ ئێستا لە کەرکک بارودۆخی کەرکک ئاسایی بکرێتەوە. کەرکک تەبعاً من کاڵێم ناوچە جەناوەکان کەرکک سنتەرەکەیەتی بەدڵنیایی بارودۆخەکەی ئاسایی بکرێتەوە. خەڵک هەست بە ئەمن و ئامان بکە لەو ناوچەیە. خەڵک خزمەت گوزاری بۆ بگەڕێتەوە. ئێستا لە کەرکک کارەبا لەو پەڕی خراپیە خاشاک هەر شارەکەی کاول کردووە یعنی دیمەنێکی نبینی تۆزێ جوان بێ باشە بێ خزمەت گوزاریە بە هەزاران ماڵی کورد کە کاتی خۆی سەدام دەری کردووەن لە دوای پرۆسە گەڕاونەتەوە ئێستا پیانەوترێت تەجاوزەکان ئەوانەی کە خانویان تەجاوز کردووە ئێستا کاگڕاکان فەرمان ناکە هیچ خزمەت گوزاریە بۆ ئەو گەڕەکانە بکرێ باشە پیانەوەڵێت تەجاوزەکان یعنی بەزەقی پیانوترێ لە ڕۆژانی ڕابردوو هەرم کەناڵی ئێوە پامنێرەکەتان کا عمەرغەریب چەندین ڕێپۆرتاژی کردووە لەسەر ماڵەکانی عەرەفە لەسەر ماڵەکانی نەورۆز ئەمانە هەمووی بەداخەوە دەریانەکەن هەمویان وا دەرەکەن نە ئیمتیازێکیانە دەنێ نە عەرزێکیانە دەنێ بەم دستانە دەریانەکەن باشە خەڵک چی ئەوێ خەڵک ئەوێ بژێ ئێستا ژیان لە کەرکک نەماوە کەواتە ئێمە زۆر بۆ دواوە چوینەتەوە ئێمە لە باتی بۆ پێشەوە چوبین بۆ دواوە چوینەتەوە چێ بەرپرسا من هیچ ناحەقیەک ناکەم بە دەرەجە یەک پارتی وێچێتی بەرپرسن چکاوان نوێنەرایەتی کوردیان کردو خەڵک دەنجی بۆوان داوە و ئەوان نوێنەرایەتیان کردووە لە بەغا بوونە سەر کۆمارمانە بووە جێگری وە سەر وەزیرانمانە بووە وەزیرمانە بووە وەزیری شارەوانیمانەیە پەرلەمانتارمانەیە دیان و سەدام بەڕێوبەر بەرپرسمانەیە لە بەغا بەداخەوە تا ئێستا تەنانەت نەیانتوانیوە ڕێ لەم هەژمونە بگرن کە ئێستا لە ناوچە جێناوەکان لەسەر کورت هەیە باشە ینی خەڵک چۆن دڵی خۆش بێ ئێستا تیمێکی کوردستان ڕۆشتوتە بەغا تیمەکە لە ناو فڕۆکەدا بەزیون لێکجا بوونەتەوە و هیچ هەواڵێکی دڵخۆشکەر نانێرن بۆ کوردستان بەڵکو ململانێ پاشە قوڵگرتن لێکتری من چۆن چاوەڕێ بکەم لەم خولەی پەرلەمانی و لەم ستافە نوێی ئێستا دێتەوە جارێککە چاوەڕوانی ئەوە بم خزمەتی ملەتەکەم و پرسە ڕەواکەم بکرێت لە کاتێکا من بەدڵنیای و پێتانە لەم هەموو خەڵکی کوردستان جەم حەقە تازانێ بەرامبەرەکەمان لە بەغا هیچ بڕای بە مافی کورد نییە هیچ بڕایە چەمپێنیەوە لە هەر دەرفەتێکە دەسەڵاتیان هەبێ هەرچی مافی سروشتی کە خۆی پێداوین هەوەشمان لێسەنەوە ئێکەواتە ینی ئەمە ناکە ئێمە ڕەشبین بین تکا ئەەکەم خەڵک وا تێنەگا کام قساناکەین ڕووداوەکان ئەگەر خەڵک گوێی لە گفتوگۆکەمان بێ ئەنی بە تەشید لایەنە ڕەشبینەکە بە تۆ سپێرن دەست خۆش دێم بۆ خزمەت جەنابەت کاک شوام دکتۆر دوا پەیامت و داواکاریت لە لایەنی کوردستانی یەشێتی و پارتی سەرجەملایەنەکانی دیکە وەفدی دانوسانکار کاچێتە بەغدا و کێسە ینی هەوڵەکان بۆ ئاراسی حکوومەتی نوێ پێک بێنرێ هەر لایەنە و دەوێت ئەجندای خۆی جێ بکاتەوە لەم حکوومەتە نوێیە ینی پێشنیار چی بێت هەر ئەوە بێت کورد بەم شێوازەی ئێستا گفتوگۆ بکات لەگەڵ بەغداوە دانوسانکە یاخود نەخێر ڕێگایەکی نوێ هەیە و پیشانی بن بە فەرموو ئەوە لایەنە سیاسەکان ئەگەر بە قسەی خەڵکە دڵسۆزەکەکەن فەرموو پێشنیار بکەن پێشنیاری جەنابەت چیە دکتۆر؟ بڵێ من لە 100% لەگەڵ کاکشوانم کە ئەوانەی کە لە بەغدا بوونە چی پۆست و پلیان هەبووە چی وەفدی مفاوز بوونە کەم تەرخەم بوونە من بە بەڵگەوە پێت ئەڵێم وەزیرمان هەیە بە هیچ شێوەیەک مراعاتی مەسلحەتی ئەو حیزب و لایەنەی نەکردووە کە ئەوی داناوە لەوێ مدیر عاممان هەیە لە هەندێک وزارەتەکان کوردیەکی باش نازانیە مدیر عاممان هەیە لەوێ عەرەبیەکی باش نازانێ ئەمە چۆن ئەتوانێت دانووسان بکات چۆن ئەتوانێت داکۆکی بکات چۆن ئەتوانێت مافی من و مافی کوڕێکی شەهید و ئەنفالێک و ئەوانە جێبەجێ بکات لەوێ بەڵێ لە پاشەکشێ داین من ئەوانە حقایقیقن نە من ئەتوانم ئینکاری بکەم نە کاکشوان و نە خەڵکی تریش ئەتوانێت ئینکاری بکات با ئێمە هەر بیڕازێنینەوە بەڵام لەگەڵ ئەوەیشدا ئەمجارە دواپەیامی ئێمە بۆ ئەو لایەنانەیە لایەنە کوردستانەکەنە کە ئەچنە بەغدا و دانووسان ئەکەن
ڕجایەکیان لێ ئەەکەین کە ئەو کەسانەی ئەیان نێرنە بەغدا کەسی شیاو بن کەسی باش بن لەسەر تاکە شەخص شەڕ نەکەن ئیلا فڵان بێت ئێمە هەندێک لە کێشەکەمان ئەوەیە قەزیەکانمان ئەەکەینە قوربان شخصی فلان و شخصی فلان بۆیە ئەوانەی کە ئەم جارە دانووسان ئەەکەن کەسی بەتوانا بن کەسێ بن شتی تازەیان پێبێت و ئەوانەیش کە ئەچنە بەغدا پۆست و پلەوەرەگرن بە تایبەتی خەڵکی ناوچە جێناکۆکەکان بن چونکە ئەوان معاناتی ئەم جێگایانە لە خەڵکی تری باشتر ئەزانن بۆیە لایەنەکانمان ئەم جارە بە ئەجندەی تازەوە هاتوونە لە 2023 تا ئەمڕۆ عەرەبی سونە ئاوایە گرتو نەبووە عەرەبی سونە ئاوا بە بەرنامە هاتووە بەشداری بکات بۆ ئێمە خۆ ئەزمونمان لە ئەوانیش باشترە معارەزە بووینە معاناتمان زۆرترە ئەی بۆ ئێمە نەتوانین بە ئەجندەیەکی تازەوە بڕۆین ئەی بۆ ئێمە نەتوانین یادێکی تریەک بگرین باواز لە شتی تەسکی حیزبی بێنین ئەلم ناوچانە ئێستا من لە کەرکووکم لە 2016 لە ئەتاکو ئێستا من لە زانکۆی کەرکووکە من لێرە کوردایەتی یەکەم بەڕاستی زیاتر لەوەی کە حیزبایەتی یەکەم بۆیە بە باش ئەڵێن باش و بە خراپیش ئەڵێن باش کارێکی باش هەر کەسێک بیکە هەر لایەنێک بیکە دەستخۆشی لێ یەکەم با حیزبەکەی خۆشم نەبێت بۆیە ئەبێ بەو ڕوحەوە ئێمە قسە بکەین بەو ڕوحەوە کار بکەین ئەو وەفدەیش کە ئەچێتە بەغدا و دانووسان ئەکات ئەبێ بەو ڕوحەوە ئیش بکات دەستەکانت خۆش بێ دکتۆر گیان سوپاسم کاک شوان ئەمێ دوا ڕجاوتکای تۆش بیستم وەکو چۆن دکتۆر ڕژای خۆی گەیان فەرموو بەس لە ماوەی کەمتر لێ خولەکە ئەفون کە دووشت ئەڵێم یەکەمیان ئەمە ئەو قسەیە ڕاست کەمەوە یان با بڵێن تاکیدی لێ بکەمەوە من ڕەشبین نیم بەقەت ئەوەی حەقیقەتی بابەتەکان ئەبینم وەکو کەسێکی سیاسی کە لە ناو معادلە سیاسیەکەم لە کەرکووکە بەڵێنیشم داوە قەت یعنی شتێک نەڵێم بۆ دڵخۆشکەری بەرامبەرەکەم ئەوەی ڕاستە ئەیڵێم بۆیە لە هەموو چاوپێکەوتنەکانمان من بە ڕەشبین دەرەکەوم نا ڕەشبین نیم حقیقەتەکان بینەرەکان واقع بینم ئەمە یەک دوام یەک پرسیارەکەم بۆی خەڵک بەراوردکە ئەوەی کە دانیشێت تەمەشایان بەرنامە سیاسیاناکە بەراوردی بابەتەکان بکە لە هەفتەی ڕابردوو هەردوو وەفدی لایەنە دەسەڵاتدارەکان ئێرەم لە بەغابوونە یەک پەیامێک یەک وتارێک یەک قسەیەک لەبارەی کەرکووک خاک مادەی 140 هێزی پێشمەرگا لە دەمی وەفدەکە دەرچووە بڵێن ئێمە لێرەین شەڕی ئەواکەین تەنها وتراوە شەڕی سەرۆکایەتی شەڕی ئێستا گەورەترین کێشەی کورد چۆن سەرۆک کۆمار دابنا ئێبا بە سەرۆک کۆمار بەخوای دەسەڵاتەکانی مەحدوودە ئێمە لە 4 ساڵی ڕابردوو ڕجای دنیامان کرد با بە سەرۆک کۆماری عێراق جەنابەت کوردی تکایە وەرەمەیە لەو دیانە هاوڵاتی کورد دەرنەکرێ نەیتوانی سەرێ لە کەرکووک بدا من هەرەوەنداڵێم سپاس بۆ کاکشوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە ڕاستەخۆ لە سەودەکانمان لە شاری ئەولێ لەگەڵمان سپاسم کاکشوانجان هەراو سپاس بۆ برای بەڕێزمان دکتۆر ئەمین عەزیز مامۆستای زانکۆ کە بە سپاسەوە جەنابیشتان لە شاری کەرکووک لەگەڵمان بوو بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ